ئامین هەروەکو لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەمان پێکرد ئەمڕۆ لا ڕوانگەیەکی ترەوە باسی ئەو ستەم و ئەو کارە ساتاکەین کە لا ڕۆژئاوا ڕوئەدا بەسەر خوشکان و برایانمان لە ڕۆژاوا باس لەوەکەین ئەخۆ لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لە ڕوانگەی مرۆڤ و مرۆڤ دەستانەوە چۆن تەماشای ئەو ئازارانە ئەکرێت چۆن تەماشای ئەو ستەمە ئەکرێت کە ڕووبەڕوویان ئەبێتەوە پێم خۆشە کات زیاتر بۆ میوانەکەمان بێت بە وردەکاری باسی ئەم بابەتە بکەین و باسیەوە بکەین ئەرکی هەرێکێک لە ئێمە وەکو تاکێک لە کۆمەڵگە وەکو تاکێکی کورد وەکو مرۆڤێک چی دەبێت بەرامبەر بەو ڕووداوانەی کە لە ئێستا ڕوودەدات بە خەراتنی میوانەکەمەکەم بەڕێز مامۆستا ئازاد کابڕێزیان مامۆستای ئاینین سڵاو لێبێ و بیانیت باش. السلام ورحمة الله وبركاته. بەخێراتی خوازای خێرتاندا إن شاء الله دەستان خۆش بێ. مامۆستا لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لە ڕوانگەی مرۆڤ و مرۆڤایەتیەوە چۆن تەماشای ئەم ستەماکەن کە ئێستا ڕوئەدات لا ڕۆژئاوا. بسم الله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. دەستان خۆش بۆ ئەم بابەتە و ئەم ڕوانگەی ئاینی ئیسلامی پیرۆز ئاشکرایە لای هەموو موسڵمانێک. ڕاستیشە ئەگەر بڵێم ئاشکرا لای هەموو ئینسانێک ئەوەی زەڕەتە ئینسانی هەبێ کە میلەتی کورد وەکو هەر میلەتێک بۆی هەیە بە زمانی خۆی قسەکە بۆی هەیە بژێ بۆی هەیە بیر و باوەڕی خۆی هەبێ بۆی هەیە حکمی خۆی بکات. ئەمە حکمی هەر ئینسانێکە چی ئومەم متحیدە دای نابێت چی لە هەموو سەرجەم ئاینە پیرۆزەکان. ئەو براو خوشکانەمان ئەو کەسوکارەمان لە ڕۆژئاوا ساڵەهای ساڵ نەک باس ئێستا ناکەین ینی زیاتر لە 100 ساڵە تووشی ئەم نەهامەتیانە بوونە، تووشی تەعریب، تووشی دەربەدەری، تووشی ئەشکەنجە و بەندی خانە و بە هەموو شێوەیەک. زۆر سەیرم پێ دێت ثەقافەتی زۆربەی زۆری وڵاتە عەرەبیەکان بە تایبەت ئەوانەی تێکەڵ بە کوردن تەقەبولی میلەتێکی تر ناکەن. یعنی پێی سەیرە کورد حکمی خۆی بکات چۆنە بێ، پێی ناخۆشە کورد بە زمانی خۆی قسە بکات. ئەوەی کە ئەمڕۆ لەم چەند ڕۆژە لە حەلەب ڕوویدا لە سووریا بە شێوەیەکی گشتی تاوانێک کە دژی هەموو ئینسانیەت نەک تەنها پێشەوەی کە دژی کورد بێ دژی عەلەویەکان لە سەرەتا، پاشان دژی دروزەکان، کوشتن، سوتاندن، سەر و ڕیشتاشین هەر بۆ ئیهانەت و سوکایەتی. سەیرم بەم عەقڵیەتی، ئەمە عەقڵیەتی موسڵمانە؟ ئەمە عەقڵیەتی دەوڵەتە؟ ئەو جاش دژی میلەتی کورد بڕیاریان داوە کورد لە دیمەشق لە حەلەب لە زۆربەی زۆری ئەو جێیانەی کە با بڵێن لەژێر دەسەڵاتی خۆیانە کوردیتیان نەهێڵن، نەمێنێ بە هەر شێوەیەک بێ، نانەوێ کورد ببینن. ئەمانە خۆ بە خۆیانی شەڵێن موسڵمان. من نازانم ئەمە چی ئیسلامەتیەکە. کورد لەوەتی هەیە عەرەب پێی قبوڵ بووە حتا ببێتە سوڵتان و بە دەیەها میرنشینی کورد، بە دەیەها سوڵتانی کورد، حکمی عەرەبیشی کردووە، حکمی تورکیشی کردووە، قبوڵیش کراوە لە زمانێکی تر بوو ئەوە. بەڵام ئێستا پێی ناخۆشە وجودت هەبێ، پێی ناخۆشە نابێت لەو شارە بمێنی، ئەگەر ئەمێنی ئەبێ بە زەلیلی بمێنی حتا لە کات بە شاریش. ئەوەی بیوتایە کوردم جنسەی ناداپی. سووریا عەرەبیە، ئەو کوردانی کە لە دیمەشق ژیان یا لە ناوچە کوردیەکان ئەژیان کە ئەیانود عەرەبین ئەو کاتە ئەیاندا پێیان، بە کورد وەکو کورد نەیانەدا. بۆیە هەندێک بابەت هەیە خوشکە هەڵوێستەکە من لەو باوەڕم هەموو ئینسانێک هەموو موسڵمانێک ئەزانێ هەڵوێستی ئیسلام چییە سەبارەت بەم ستەمەی کە ئەکرێت لە کورد. بەڵام ئەوەی کە پێویستە ئەمڕۆ خەڵک بزانێت سەبارەت بە کەسوکارمان لە ڕۆژاوا
ئەو دین و دیانەتەی لەناو کوردی ڕۆژئاوا هەیە مێژوو ئێستاش لە کوردستانی باشوور زۆر زیاترە زۆر زیاتر ئەوەندە بە دینن بە درێژایی مێژووی سووریا ئەم سەدەی ئەخیر با بڵین هەر زانای کورد ڕۆڵی بینیوە لە ناو سووریا لە ناو عەرەبا زانا کەم بووە زۆر بە دەگمەنتیان هەڵکەوتووە ینی بۆ نمونە لە حەسەکە محەممەد عیسا سەیدا سەرۆکی زانایان بووە خاوەن قوتابخانە بووە بەشێ زۆر لە قوتابیەکانی خەڵکی دیمەشق بوونە خەڵکی ئیدلیب بوونە خەڵکی ناوچەکانی تری سووریا لەوە ئێن خوێن عەبدوڵڵا ڕەشید هەر لە حەسەکە خاوەن تا ئێستاش مزگەوت و قوتابخانە هەیە بە ناوی خۆیەوە عائیلەی خەزنەوی لە قامشلوو کە با بڵین شێخ محەممەد معشوق کە لە سێدارە دراو کاتی بەشار ڕفانیان و کوشتیان کە لەو بنەماڵێ بە درێژایی زیاتر لە 200 ساڵی شەبێ عائیلەی خەزنەوی عائیلەی سەرەکیە بۆ تەسەووف و بۆ علم لە ناو هەموو سووریا ئەوجا ئەوانەی کە لە ناو دیمەشق و لە ناو شارەکانی تر بوونە وەکو ئەحمەد کەفتارۆ ئەگەر زانایەک هەبوایە لە ناو سووریا لە مؤتەمەرات و لە گردبوونەوەکان بە ناوی سووریا قسەی بکردایە شێخ ئەحمەد کەفتارۆ بوو تا ئەم لەحزەیە شێخ هەڵ نەکەوتووە وەکو ئەحمەد کەفتارۆ پاشان لە کۆتاییە شێخ محەممەد سەعید ڕەمەضانی بوڵقی کورد باو باپیرەیان شێخ محەممەدیش مەلا بووە ڕەمەضانی بوڵقیش مەلا بووە هەر بە بنەماڵە هەر هەمویان مەلا بوونە وەکو مەرجعێکی ئاینی عەوائیلی کوردی و زانایانی کورد ئەوان مەرجعی سووریا بوونە بۆ دین و دیانەت ئێستا ئیعلامێکی ناڕەسەن و پیس و پەڵۆخ ئێوێ ئیتیهامی کورد بکە بە بێدینی واللهی دین لە کوردەوە فێربوون دین و دیانەت لە کوردەوە فێربوون بۆیە ئەڵێم ئەو دین و دیانەتە و قوتابخانە و ئەو ئیلتیزامەی کە لە کوردانی ڕۆژئاوا هەیە بۆ ئیسلام لە باشووریش باشتر هۆکار چییە کە ئاین بەکارهێنرێت بەرامبەر بانەتەوەی کردبوویکەوە بە قسەی خۆیان کە دەستی با بدەرێت یاخۆ تا ڕادەیە کە ناشرین بکرێت تەنانەتەوەی کە ڕوویدا لە باشووریش کە ئەنفال بوو بە هەمان شێوەکە ئاین بەکارهێنرەکە قورئان بەکارهێنرا ینی ئەتوانین بڵێن ئەمە ڕێگەیەکی جیاوازی گرنەبەر بۆی کە کاریگەری لە نەتەوەکی خۆیان بکەن وای نیشاندن کە کوردان دوژمنن ئەمە شتێکی ڕۆتینیە ئەمڕۆ هەر تاوانێک کە ئەکرێ ئینسان هەر بە فطرەی خۆی قبوڵی ناکە هەر تاوانێک تۆ ئافرەتێک بیگری و ئەشکەنجێ بدەیت و بڵێ دیلە ینی دیلیش لە ئیسلامە ئەگەر تۆ مسلمان بی ڕێزی هەیە یان ئافرەتێک لە سەربانەوە لاشەکەی لاشە لاشەکەی لە سێم قاتەوە فڕێ دەیتە خوارەوە خەڵکیش هاوار بکە ئەڵڵاهو ئەکبەر ئەمە غەسیل دەماغە ئەمە بە خەڵکی ئەڵێ ئیتر تۆ فکر مەکەرەوە کەوت الدین ئیترە بێ عەقڵت ڕاوەستێ ئەم ئسلوبە ئێستا تۆ ئەوەی کە لە عێراق ڕوویدا ئەنفال زیندە ساڵکردنی خەڵک بوو ئەمما کە ناوی ناسوورەتی ئەنفال سبغەیەکی شەرعیە داتێ ئیتر تو بۆت نییە قسە بکەی ئەمە حکمێکی ئیلاهیە ئەمە حکمێکی قورئانە ئەمانە کافرن ئەمان ئەو مسبقا قرارێکە دەبۆی تۆ تەقبولیکەی وئیلا دوو لە ڕوت خوشکە سەگ ئەو واقع قبول ناکات بەڵام ئەوان لە ژێر زەختی دین بە ناو دین ئاگادار بە ئەمە دینە ئەمانەیشی کە هاتوونە کە حکمی سووریا ئەکەن خۆزگا ئەمەە دینیان هەبێت خۆزگا خۆ نازانن یانی دین چییە بەس ڕیشەکەیە بەو ڕیشەوە سەیرم پێدێ ینی بەو ڕیشەوە بەلەقە بچێتە سەر جەنازەیەک و هەڵپەڕێت و بڵێ ئەڵڵاهو ئەکبەر نازانم ئەمە بەشەرە معقولە مەخلوقی وا هەبێت جاکەوتی ئەڵڵاهو ئەکبەر بێت تۆ وسکت بی جا بۆیە شیعاری مەسەلەی دین بەم جۆرە بەکاری دێنن بۆ ئەوەی ئەم تاوانە قێزەوانانەیان قبول بکرێت هەزم بکرێت بەداخەوە یانی کە خەڵکیش گوێی لە ئەڵڵاهو ئەکبەر بوو ئیتر ئەوانیش هەڵەپەڕێەوە ئیلا ئەویش والێکن تو چۆن دژی ئەڵڵاهو ئەکبەر ڕاوەستیت ئەم عەقڵیەتە بەردەوام هەیە حتا لە کە هاتنە ناو لە تورکیا هاتنە ناو
عەرزی کورد داگیرەکەەوە دیاتی کووردە دیارە خەڵکەکە ئەگرن و خەڵکەکە ئەکوژن و خەڵکەکە بە هەزارەها خێزان دەربەدەر کرا بە ناو سوورەت الفتح لە مزگەوتەکان سوورەت فتح و الله ئەکبەر بابە ئەم غەسیل دەماغە بۆ خەڵک چی یەکەن بەڵام ئەبێ موسڵمانیش عاقڵ بێت خەڵکەکە ئێوەش ئەبێ بزانن بابە ئەمە ئاینی ئیسلام ئەمری مەم شتانە نەکردووە واللهی بەریە لەم شتانە دا من قەرادەم سەیرم پێ دێ خوشکە یعنی عەقڵیەتی سووری چۆن ئەم شتانە ناخوێننەوە عەقڵەکانتان باوکم ئەگەر خەڵکەکە جاهیلە من گلەی لێ ناکەم بەس عەقڵەکانتان یەکێکی وەک جۆلانی کە دێ سەیرت پێ لەناو سووریایە کە بەسەتەها بەدەیەها جۆرە لەشکری تیا بوو گروپی چەکداری تیا بوو وڵاتانی جیهان هەر یەکە بۆ خۆی بەشێکی هەبوو لە ناو سووریا بە رووسیا و بە ئەمریکا و بە تورکیا و بە ئێران و بە هەر هەمووی لەشکری هەبوو لە پڕێکە ئەحمەد شەرع هات جۆلانی کە هات زۆر سەیرە بەبێ شەڕ گەیشتە دیمەشق ئەم هەموو وڵاتانە هەمووی کپیان کرد پیان ڕێ بدەن بە ئەمریکاوە بە تیارە سوڕێنەوە ڕێ بۆ خۆشەکەن جا یەکەم ئینجازاتی جۆلانی 1200 کیلۆمەتر دووجا 1200 کیلۆمەتر ڕادەستی ئیسرائیل کرد 1200 چوار بەقەدەر غەزە یعنی ئێستا نزیکەی 40 کیلۆمەتر تەنها لە دیمەشق دوورە هەر باسیشی ناکە کەوتۆتە گیان دووگەڕک ئەوێ خەڵکەکە بۆ دووگەڕەکەەوە مەشغوڵ بکات زۆر سەیرە لەلایەترەوە ئەوەی جۆلانی کردی ڕەنگە بڵێم بۆ 100 ساڵی چاک نابێتەوە ئەوەی ئەو بە دروز و بە عەلەوی و بە کورد و بە حتا بە مەسیحیەکان ئەوەی ئەو کردی ئەو سوکایەتیە کە چۆ ناو تاریخەوە چۆ ناو مێژوو نووسرایەوە باوک بۆ کوڕ و بۆ ئەولاد کە گێڕایەوە ئەمە بوو بە بەشێک لە کولتور کە ئەمانە چین ناسڕ درێتەوە تازە ئەو پێکەوە ژیانی کە لە سووریا هەبوو ڕۆی کۆتایی پێهات جا بۆی ئەڵم ئەو خزمەتەی جۆلانی ئەیکات بۆ دوژمنانی سووریا خۆی کەس نەی کردووە بۆیە سەیرم پێدێ مەفرۆزە عاقڵەکانیان درک بۆ بکەن کە بزانن بابە ئەمە واللهی دژی سووریایە واللهی دژی ئیسلامە واللهی دژی ئەم میلەتانەیە واللهی پیاوێکی سووک و چروک و بەکرێ گیرا و هیچی تر نییە دەروستە بە دڵنیاییەوە ینی بابەتەکە دیارەکە یاریکردنە بە مەشاعری نەتەوەکەی بە عەقڵێتی نەتەوەکەی ڕک و بەڕێستاوتان غەسلی دیماغیشە کە هەر لە ماوەکانی ڕابردووە ئاماژیان بۆ کرد کە کورد لەگەڵ ئیسرائیلا ڕێککەوتەوە لە کۆبنەوە بۆ ڕێککەوتن هەیە لە نێوانیانە بەڵام لە ئێستا شارۆک و بەڕێستان ئاماژەتان پێکرد کە ئەم ڕێککەوتنە لە بینی سووریا هەبووە لەگەڵ ئیسرائیلا و ئەو زەویانیان داوەتە دەستەوە یعنی ئەمە نیشانەدات کە پێویستە زۆر بە وریاییەوە تەماشا بکەین و ئاگاداری تەنانەت میدیاکانیش بین بالضبط ئەبێ زۆر ئاگادار بن بۆیە ئەم شەڕەی کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕوویدا تەنها دوورخستنی سەرنجی خەڵکی بۆ ئەو شتێکە لە خواری سووریا ڕوئەدا و ئەو هەموو زەوی و زاران خەڵکی لە فکری نەما ئەو شتە خەڵکی ئاگای لێ نییە ئیسرائیل تەنها 40 کیلۆمەتر لە دیمەشق یعنی ئێستا بە تۆپی ئەتیاریە تۆپی قورس ئەتوانێت دیمەشق پێویست بە ساروخیش ناکات ئەو نەزەوی گرتووە و پێش 4 ڕۆژ عالمەکەشیان ئاڵاشیان داکوتی کە ئاڵا داکوترا ئیتر هەڵناسی ئەو معنای ئەو زەویانە ڕۆی فبۆیە ئەو تاوانانەی کە دژی کوورد دەکرێت تاوانی بێسەبەب بووە و بێمەعنا بووە هەر لە سەرەتاوە بە مفاوەزات ئەکرا بەڵام نە ئەوان ویستیان ئەم شەڕە ڕوو بدات ئەوان ویستیان هەموو سووریا سەیری ئەم بابەتە بکات و مەشغوڵی ئەم بابەتە بێت دەست ئەمسا بگەڕینە بۆ سەرەوەی کە ئاخۆ بێدەنگبوون بەرامبەر بە ئازاری گێلی ستەم لێ کراو ئەمە تاکو چەند دژی بەها ئاینەکانە ئێمە هەر لە مناڵیەوە فێربووینەکەوە ڕاستیەکان بڵین ڕاستی بدوێن ئەوەی کە ئیبینین باستی بکەین ئەگەر نەحەقیمان بینی قسەی لەسەر بکەین ئەگەر بین لەسەرم بابەتی ئێستا ڕۆدا تاکو چەند دژی بەها ئاینەکانە ئەوەی ئەمڕۆ لە سووریا ڕوئەدا دژی ئەو پێکاتانەی کە لە هەموو سووریایە
هەر هەمووی سوکایەتیە بە ئیسلام چکە کێشەکە ئەوەی ئەوان بەناو ئیسلامەوە قساکە خۆزگە بەناو ئیسلامەوە قسەی نەکردایە ڕەنگە ئەو کاتە وتارەکەمان زۆرێکی ترە بوو بەڵام کە بە ناوی ئیسلام و بە ناوی ئەڵڵاو ئەکبەر کردی ئینسان دووجا تۆڕای بێت جارێکیان سوکایەتی بە میلەتەکەم دوای سوکایەتی بە دینەکەم تۆ دووجا تعەداد لێم کرد بۆیە ئەوەی ئەو ئەیکا تاوانی یەکەم دژی ئاینی ئیسلامی پیرۆزە سوکایەتی کردنە ئێمە ئەم ماوەیە خەڵکێکی زۆر تەعاتوفی بۆ ئیسلام کرد بەڵام جۆلانی سەر لێنی هەمووی گەیانەوە سەر سفر کە ئەمەیە ئەم ئیسلامەی ئێوە ئەڵێن باشن ئەوەتان نەفەرموو ئەمە یەکێکە لە سەرکردە ئیسلامەکان و ئەمە با بڵێن پێشەوای ئیسلامەکانە ئەمە ئەخلاقیەتی و ئەمە دینەکەیەتی ئیتر چۆن دڵتان بە ئیسلام خۆشە بێت ئەمە گەورەترین ئینجازە ئەمڕۆ شەرع کردی بۆ دوژمنانی ئیسلام ئەحمەد الشەرع و ئێمەش وەکو موسڵمان و وەکو کوردیش ئەبێ هەموو کوردێک لە هەر جهەیەک بێ ئەفەرمێ صلی الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده ومن لم يستطع فبلسانه ومن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ئەمڕۆ برام چی بە خوێن و چی بە دین تووشی ئەم نەهامەتیانە ئەبن ئەرچی سەرشانمە ئەگەر بەدەست ئەتوانم لەگەڵیان شەڕکەم ئەبێ شەڕکەم پارە بنێرم چەک بنێرم ئەبێ بیکەم ئەگەر ناتوانم ئەبێ قسە بکەم وەگەم بەرنامەیە لە جێی تر لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسەی خۆم بکەم یعنی ئەوە نەم پێکرێ ئەوەشم پێ نەکرا دوعایان بۆ بکەن بە هەر شێوەیەک بێ ئەبێ دڵت لایان بێت ئەبێ خەفتیان بۆ بخۆی وإلا تۆ مجرد بی حتى لە شعوری ئینسانی تۆ هیچ ئەیتو چیت تۆ ئینسان نیت من ببینم لاشەی ئافرەتێک بە لەقەب سنەبانی فڕێ دەنە خوارەوە و ئاخر ئەگەر من غیرەت و پیاوەتیم بۆ ئەمە نەجوڵێ ئەی تۆ چیت ناکرێ بۆیە ئەرچی سەرشانی هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستانە بەڵکو پارچەکانی تریش ئەبێ بە دەست بە زوبان بە دڵ لەگەڵ کەس و کارمان بن لە ڕۆژئاوا بە هەر شێوەیە ئەوەی هەر کەس بە پێی توانای خۆی یارمەتیان بدات و لەگەڵ یان نابێت مامۆستا لە هەر لەم چەند ڕۆژەیە لە سۆشیال میدیا چەند کەسێک دەرکەوتن و باسیەوەیان کرد ئاخۆ داواکردنی مافم ئەمە فتنەیە یاخود مافێکی شەرعیە یعنی تەنانەت کوردان ویان لێ هاتووە کە داوای مافی خوانەکان داوای کەرامەتیانەکان یعنی وای لێ هاتووە بیرەکەن و ئاخۆەوەی کە ئێمە داوایەکەن مافێکی شەرعیە یاخود ئێمە هەڵەیەک ئەکەین بۆچی بەم شێوازە مامەڵەمان لەگەڵ ئەکرێت مافی خۆمە خوا سبحانه وتعالى ئەم زمانەی داوە پێم من دروستم نەکردووە و یەکێکە لە ئاياتی خوا زوبان یعنی تو ناتوانی منعم کەی و حکمڕانی خۆم ئەمە مافێکە لە مافەکانی خۆم کە بمێ چۆن بژێم و بیر و باوەڕم چۆن بێ و بچ زمانیە قسەکەم و چۆن بژێم لەسەر خاچی خۆم و ئاینی ئیسلامی پیرۆز بە هەموو تەفاسیلەوە کە باسی حەق و حقوق دێتە پێشەوە باسی ئاین ناکرێ ئەزانی بە هیچ شێوەیەک یعنی کە پیاوێ دێ یا ڕەسوڵ الله ئەڵێ کەسانێ دێن ئێوێ زەویەکەم برن خاکەکەم لێسن ئەڵێ فەقاتیلهو پرسیار ناکا موسڵمانەیە کات عیلاقی نییە یعنی زاڵم یەک ناوێکی هەیە ناوی زاڵمە تو کورد بێ عەرەب بێ فارس بێ مەسیحی بێ ئیسلام بێ عیلاقی نییە ئەمە ناوی زاڵمە ڕۆژی قیامەت لەژێر ئاڵای زاڵمەکان حەشر دەکرێت باسی دینەکەی ناکرێت وەڵڵا ئەمە ئیسلامە قەینا گوناحە ئەشتیوانیە ظالم ظالمە یا رسول الله هاتووە خاکەکەم لێسەنێ ئەفەرمێ صلی الله عليه وسلم فقاتله يعني سەرەتای حەدیثەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ لا تعطيه مەیدەرێ ئەڵێ فإن قاتلني ئەگەر شەڕی لەگەڵم کە فقاتله شەڕی لەگەڵکە ئەڵێ فإن قتلني قال فأنت شهيد بۆیە لە حەدیث هادێ من قتل دون أرضه وعرضه وماله ودينه فهو شهيد ئەوەی لەسەر خاک لەسەر ناموز لەسەر دین بکوژدە شەهیدە قال وإن قتلته ئەگەر من کوشتم يا رسول الله قال هو في النار
دینەکەی چی بێ چی نەبێ من علاقەم نییە بۆیە لە بابی ئەحکامی کە ئەڵەی موسڵمان بۆ عیباداتە کە من مسلمانم عیباداتم لەسرە کە دێتە سەر معاملات مەسەلەی حەق و حقوق باسی دین نییە ئەو کاتە باسی حەق و باطل ئەکرێ باسی خاوەن حەق ئەکرێ باسی ناحەق ئەکرێ باسی ئیسلام و غێری ئیسلام نییە فئیستە مەسەلەی کە تو ئینسانێکی ئەتەوێ بژێم ئەتەوێ خاکم لێسەنی ئەتەوێ مصادرەی زمانم بکەی ئەتەوێ زەلیلم کەی ئەمە علاقی بە دین نییە تۆ ئینسانێکی زاڵمی ئەتەوێ مافەکەم لێسەنی ئەتکوژم ئەگەر نازانم چی بیت بۆیە هەر کەسێ تەعەدای لە بەهاکانت کرد و تەعەدای لە ئەو شتانە کرد کە پیرۆزە لات زمانە خاکە دینە وجودە کیانە ئازادیە ئەوەی کە تەعەدای لەم شتانت کرد منعیکە ئەگەر ویستی بە قووەت بیکە بیکوژە بێ یەکودوو ئەمە ئاین ئیسلام واڵێت یعنی ئەوە نەبێ بڵێ ئەمە مەبدەیە کە با بڵین دروست کراوەیە و یا وا باشتر نانە شەرعەکەم واڵێت شەرعەکەم ئەڵێ فەقاتیلو ئەگەر کوشتت ئەوە ئەو بۆ ئاگرە ڕوا و تۆش ئەگەر کوژرای ئەوە شەهیدی لەسەر خاک لەسەر زمان لەسەر دین لەسەر خێزان لەسەر شەرەف بۆ هەر هەمووی ئینسان دیفاعکە شەهیدە ئەمە ئیسلامە بۆیە ئەوانەیەکەن ئەوان زاڵمن ئەو دینەیشی هەیەانە ناخوا سوکایەتی بە دینەیەکات زوڵمەکەیشی ئەبێتە دوو زوڵم هەم زوڵم لە من هەم زوڵم لەخوا سوبحانەوە وتەعالە و سوکایەتی بە ئاینی ئیسلامی پیرۆزە درستە مامۆستا تەنانەت ئەگەر هەر لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە قسەی لەسەر بکەین تەنانەت لە کاتی شەڕ و پێک دادانەکانی شا کۆمەڵێک ڕێسا و یاسای خۆی هەیە کە مناڵان ئازێت نەدرێت خانمان و ژنان بە هەمان شێوەیە تەنانەت دارەکان و سروشتیش یعنی ئەوەی کە ئەبینرێت لەوانە پێشەلکردنی هەموو بەها ئاینەکانە یاخۆ ڕای ئێوە چییە؟ بێگومان ئاینی ئیسلام یاسای خۆی هەیە بۆ شەڕ چەندها حەدیثمان هەیە چی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی لە خولەفاکان کە لەشکریان ناردووە ڕوبەڕووی دوژمن بوونەتەوە پیان وتراوە ئەوەی شەڕکەر نییە مەیکوژن ئافرەت نەکوژن بەتەمەن نەکوژن مناڵ مەکوژن دار هەڵ نەکەنن ماڵ نەستوێنن ئاگادار بن ئەم شتانە عیلاقی نییە بە شەڕەوە ئەمانە ئەوەی شتێکی بەسیتی ئیسلام بزانێت ئەم شتان نازانێت چۆن ئەگەر یەکێک ئەوە نەساڵە چەکی هەڵگرتووە و بە ناو خۆی نامجاهد یخۆ بزانێت جیهادەکە چۆن نەکرێ خۆ ئەم شتانە ئەبێ بزانێت چێ بکوژی و کێ نەکوژی ئەمە ئەلفبای جیهادە باوکم فێر نەکراون ئەوە فێرکراون چۆن بکوژێ و چۆن ببڕێ و گوێ نەدا بۆیە ئەڵێم ئەمانە نەدینیان هەیە نە ئەخلاق پێش ئەو ڕووداوای دوێنێ کە ئەو ئافرەتە کوردەیان لە سێم قات فڕێدا خوارەوە جا بە لە قەچوو نەبانی و ئەڵڵا وەکبەر و باوەش بە یەکەکەن جەنازە ئافرەتیش تو لا خۆی ستریکی وەنیە یعنی ئافرەتە مەفروض نییە ستریکی هەر شەرەف دینەکەش بدە هەر شەرەف پیاوەتی پێش ئەوە چەندها ئافرەتی تر بە ئەسیری ئەیگرێ و ئافرەت هیچ نەبێ دیل لە ئیسلامە حقوقی خۆی هەیە مافی خۆی هەیە پیامبەر صلی الله علیه و سلم لە شەڕی بەدر 70 دیلی گرت کامتان خوێنەوەری ئەزانێ بە 10 مناڵ فێرە خوێندنەوە بکات ئازادیەکەی کێ دەوڵەمەنە بنێرە با کە سوکارت پارە بێنێ بیدێنە ئەو ماڵ و مناڵی کە شەهید کران لەو شەڕەیە یعنی ئەوها ئیستیهانە بە وەڵڵاهی سەحابەکان لە شەڕی بەدر کە ئەسیرەکانیان گرت نان بە قیمەت بوو لە خورما گرانتر بوو ئەیوت نان و خورمامان پێ بوو نانەکەماندایە ئەسیرەکان نانەکەماندایە ئەسیرەکان خۆمان خورمای ڕق و ئەوەی کرد مانجەکە لە گیرفانێتی وتی خورماکەمان خۆت نانەکەماندایە ئەسیرەکان پێمان خۆش نەبوو پێمان ناخورە خواردنە باشەکە ئێمە بیخۆین ئەسیرەکان خواردنی چی ئەمە دینەکەمان ئەمە ئەخلاقیتی ئەم بێ ئەخلاقانەش ئەچنە سەر ئافرەت ئەکوژن مناڵ ئەکوژن پیر ئەکوژن پیری وایان کوشتووە ئینسان کە سەیرێکانیە گریانی دێت فبۆیە ئەمانە واللهی
نە مسلمانن نە ئینسانن مجموعەیەکن ئەو قەناعەتەم هەیە کە بە حەقت نێردراون بۆ شێواندنی سمعەتی ئیسلام هیچی تر بەداخەوە مامۆستا پێم خۆشە وەکو تاکێک ینی بەدەر لە بابەتی مەسەلەن لە ڕوانگە ئاینێک وەکو تاکێک چۆن تەماشای هەڵوێستی کوردانی پارچەکانی تری کوردستانەکەی کە هەمووان خۆپێشاندانیان کرد کە هەمووان داوای ئەوەیان کرد کە مافی هەموو کوردێک وەربگیرە و لەگەڵەوەشە ئەوەی کە ڕوئەدات لە ڕۆژئاوا کۆتایی پێبهێنرێ وەڵڵاهی ڕۆڵێ باشیان هەبوو خۆپیشاندان کرا لە زۆربەی زۆری شارەکانی باکوور لە باشوور خۆپیشاندان کرا بەس بەو دەرەجەیە نەبوو حتا ڕۆژهەڵات ئەمجا بە هەنایان هاتن بەڵام ئەوەی کە جێی سەرنجاوە بوو کوردانی ئەوروپا لە زۆر بابەت دێنە سەرخەت ئەلەم بابەتە نەیانم بینی ئەو گلەیم لیان هەیە ینی بەردەوام چونکە ڕۆڵی ئەوان کاریگەرترە ئەوان با بڵین ئیعلامی غەربی و عالەمی بە شێوەیەکی گشتی هەمووی نەقڵێکە چەندێ سەیرەکەم عەجەب یعنی جاران لە ئەڵمانیا لە هۆڵەندا لە بەڵجیکا لە لەندەن لە زۆر شار و وڵاتەکانی ئەوروپا خۆپیشاندان دەرەچوون و داوای ڕاگررتنی ئەم شەڕە و ئەم زوڵمە و ئەم کوشتنیانە کرد ئەم جارە نەیانم بینی نازانم ڕەنگە من نەیانم بینیە فعلەن دەرنەچوونە هیچ ڕۆڵێکم نەبینی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە ناڵێم ئەڵێم ئەبێ کورد خۆی دڵی لای خۆی بێ خۆی دڵی بە خۆی بستێ خۆی دڵی بە جگەر خۆی بستێ دۆستمان نییە بە حەقت ئەوانەی لەگەڵمانن مەسلحەتێکیان هەیە ڕەنگە بەیانی مەسلحەت تەواو بێ ئەوانەی وتیانە کورد تەنها شاخی هەیە واللهی ئەو قسەیە نازانم پێشتنێ وتراوە واللهی هەرو قسەیە بە بۆیە ئەگەر خۆمان لەگەڵ خۆمان نەبین دژمن چۆن ڕەحممان پێکات ئەرکی سەرشانی هەموو کوردێکە لە هەر چوار پارچە و هەر شش حەوت پارچە ئەوانیشی کە لە ئازەربێجانە و لە ئەرمینیایە و لە خوراسانە و لە هەر جێیەک لە هەر جێ کورد هەبێ ئەبێ دڵی لای کەس و کاری خۆی بێ ئەمانە ئەسڵی تۆن ئەمانە ڕەجی تۆن ئەمانە بۆ باپیری تۆن دەستخۆش مامۆستا سوپاس ئەگەر هەر شتێک چماوە لە کۆتاییە چێ ئاماژەی پێ بکەی فەرموو دەستخۆش بۆ ئێوە سوپاسانەکەم بۆ ئەم بەرنامەیە و بۆ ئەم بابەتە تکام لە خەڵکی کەرکووکی بە شەرەف وەکو مامۆستا لەسەر خەت بین بۆ میلەتەکەمان بۆ هەر بابەتێ هیچ پێویست ناکە کەس پێمان بڵێ چی بکەین و چی نەکەین هەموو کوردێک ئەزانێ میلەتەکەمان چۆی دێشێت بە پێی توانە ببێتە بابەتێک لەسەر منبەر بە پێی توانە بە قاڵبێکی شەرعی پاشان جەماوەری شاری کەرکووک ئەوەی کە لە سووریا کرا شێواندن و تێکدانی پێکەوە ژیان ئەو غەڵەتە نەکرێت لە شاری کەرکووک بۆیە هیوادارم هەموو پێکاتەکانی کەرکووک کورد عەرەب تورکمان کلد و ئاشوور و ئەمانی کە لەگەڵمانن هەر هەموو ڕێز لە یەکتری بگرن یەکتریان خۆش بوێت چونکە جیرانین لە ناو دام و دەستگاکانی پێکەوەین لە بازار پێکەوەین بۆیە ژیانیش کورتە هەر ئینسان هەر بەخۆشی بژێ خۆش دەستان خۆش بێت سواز بۆ ئامادەبوونن بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام بین و چی نابڕگەیەکی ترکەویش بایۆگرافیا با پێکەوە تەماشای ئەم بڕگەی بکەین و گەڕێنەوە لات